هەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم جارێکی تر لەگەڵ هاوڕێ هاوکارم ئەمیر ئەبینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران. زۆر سپاس چاوان لەلای منیشەوە سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان، هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوشتان هەبێت تا کۆتایی بەرنامەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن. هەروەک ڕەواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەیەش چەند بابەت و چەند نامەیەکی ئێوەی ئازیز کە نردوتانە لە خۆ دەگرێت. چاوان دەزانی کە کاتژمێر بڵین شەشی پاشنیوەڕۆی ڕۆژی حوتی خەزەڵوەری ساڵی 1366 هەتاوی هاوڕێک بەجێ هێشتین کە هێمای ئینسانی باشترین ڕەهەندەکانی ئارمانی کۆمونیستی لە نێو ئێمەدا بوو. لەو ڕۆژەدا دکتۆر جەعفەر شەفیعی لە ڕێگای کەرکووک بۆ بەغدا بە ڕووداوێکی ئۆتۆمۆبیل بەداخەوە گیانی لەدەستا. پێم باشە سەرەتای بەرنامەم هەفتەیەمان بە ڕێزگرتن لەم هاوڕێیە و هەموو هاوڕێیانی گیانبەخت کردومان دەست پێ بکەین. بەڵێ زۆر سپاس ئەمیر. یاد و بیرەوەریەکانی ئەم ئازیزانەمان بەرز و پیرۆز بێ. ئێمە گیانبەخت کردووان لە خەرمانەیەک لە پیرۆزی خورافاتیان هەستێکی ڕۆمانسیەوە ناپێچین. بۆ ئێمە مێژووی داهاتوو زیندوەکان دروستی دەکەن و هەر ئێستا لەگەڵ خەبات و سێکۆشانی زیندوو و ڕاستەقینە بە هەموو گرنگیەکەیەوە بەرەوڕووی. بەڵام ڕێک هەر لێرەجایە کە سەر لە نوێ یاد و بیرەوەری هاوڕێ جەعفەر شەفیعی بۆ ئێمە زیندوو دەبێتەوە. نەک هەر لەبەر ئەوەی کە ئەمڕۆ جێگای ئەو لۆن نەبەردە سەخت و ئاڵنگاریە سیاسی و کۆمەڵایەتی کە لە بەردەم کۆمەڵە و حزبی کۆمۆنیستدایە زۆر خاڵیە، بەڵکو لە بنەڕەتدا لەبەر ئەوەی هەموو ئەو کەسانەی کە لە نێو ئێمەدا دەیانەوێت خۆیان لە هەناوی خەباتی چینایەتی کرێکاران و زەحمەتکێشان و ستەم لێکراوانی کۆمەلگادا ببینەوە، هەموو ئەو کەسانەی کە ئامانجیان بریتی بووە لەوەی کە بە هەموو تواناوە بەشداریەکی جدی لەم بزوستنەوە کۆمەڵایەتیەدا بکەن، بە حەق ڕێز لە یەکێک لە شەریفترین و شێلگیرترین تێکۆشەری ئەم ڕێبازە دەگرن و لەوەش گرنگتر ئلهامی لێوەردەگرن. یادی بەرز و بەڕێز بێ و ڕێبازی بەردەوە. بەڵێ هەزاران جار یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت و ڕێگای پڕەبوار. هەربەم بۆنەوە بچین ڤیدیۆیە کە ئامادەیان کردووە بچین بیبینین، دواتر دێنەوە بابەتەکان دەست پێ بکەین. فەرموو. سەرمانە دەباری نەمردووی هەرماوی تۆ بارانی وەرزی موژدەی ئای لالۆ جەلالۆ بە سەرمانە دەباری نەمردووی هەرماوی تۆ هەتە ڕێتە و نێرگز چاوتە وای لالۆ جەلالۆ لە جانمانە ڕووباری نەمردووی هەرماوی تۆ هەتە ڕێتە و نێرگز چاوتە وای لالۆ جەلالۆ لە جانمانە ڕووباری نەمردووی هەرماوی تۆ. ئاسمانی یادی تۆدا ئای لالۆ جەلالۆ من چریکەم بەڵدەگیرێ نەمردووی هەرماوی تۆ لە ئاسمانی یادی تۆدا ئای لالۆ جەلالۆ من چریکەم بەڵدەگیرێ نەمردووی هەرماوی تۆ وەکەوینت بەستەی منیش ئای لالۆ جەلالۆ هەموو دنیا داگەڕێ نەمردووی هەرماوی تۆ وەکەوینت بە
بەستەی منیش ئەیلال و جەلال و هەموو دنیا دەگەڕێ نەمردووی هەرماوی تۆ يشم كوا قلاستيري ايلالو جلالو خوش عويستي شوانم نمردو هرماويتو يشم كوا قلاستيري ايلالو جلالو خوش عويستي شوانم نمردو هرماويتو من ببيتو ريتشو نوعي جلالو كردستانم نازانم نمردوي هرماويتو من ببيتو ريتشو نوعي ايلالو جلالو كردستانم نازانم نمردوي هرماويتو باراني ورزي مجدي ايلالو جلالو بس المانا دباري نمردوي هرماويتو تو باراني ورزي مجدي ايلالو جلالو بس المانا دباري نمردوي هرماويتو حتى وريتو نرقص شوتو لجان ما نارو باري نمردوي هرماويتو هتوريتا ونرقص شوتا ويلالو جلالو لجان ما نارو باري نمردوي هرماويتو چاوان بابین سر ئەو نامانی کە بۆیان نردوین یەکەم نامەمان لە لایەن کاک سەربەست بۆمان هاتووە. کاک سەربەست لە نووسراوەیەکدا دەڵێ ئیسرائیل دوای هێرشی هەوایی شەممەی ڕابردوو بۆ سەر چەند پێگەی نظامی لە چەند پارێزگا لەوانە لە پایتەختی ئێران ڕایگەیاند کە سەربازیەکەی تەواو بووە. هێشتا لە ڕادەی خەسارەتی ئەم هێرشە زانیاریەکی ورد و باوەڕ پێکرا و بڵاو نەکراوتەوە، بەڵام ئەوەی دیارە کۆماری ئیسلامی هەوڵ ئەدات بە ئەنقەست ئەم هێرشە بچوو نیشان بدات. لە بەرامبەریشدا ئیسرائیل ئەدعا دەکات هەموو ئامانجەکانی پێکاوەوە زەربەی قورسی لە چەند ناوەندی نظامی کۆماری ئیسلامی داوە. ئێستا تۆپ لە زەوی کۆماری ئیسلامیە. ئایا وەڵام ئەداتەوە یان بە بچوو نیشاندانی ئەم هێرشە بەنیازە پەروەندەی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیل تا ماوەیەکی تر دابخات، ینی منزوری دوای بخات؟ هێشتا لێمە ڕوون نییە. بێگومان ئەمە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی کە بە پێی بەرژەوەندی خۆیان بۆ مانەوە لە دەسەڵات نە لەبەر بەرژەوەندی خەڵکی ئێران کە زۆر لە یەک دوورن بڕیار ئەدەن کە چۆن معاملە لەگەڵ ئەم دۆخە بکەن. بەڵێ کاک سەربەست هەروەها نووسیبیەتی ئەوەی ڕاستی بێ جگە لە کەسانێک کە لایەن وایە ئیسرائیل دەبێتە هۆی خێر و بەرەکەت بۆ ئێران
یان کەسانێک کە لایەن وایە کۆماری ئیسلامی دەبێ ئیسرائیل لەناو ببات زۆربەی خەڵکی ئێران لەگەڵ ئەم دۆخە ینی دۆخی شەڕ و نائەمنی مخالفن و هەز ئەکەن کە دوور بن لە شەڕ و نائەمنی. باوەڕ بەوەی کە بە هێرشی هەوایی و موشک هاویشتن دەکرێت ئێران ئازاد بکرێ باوەڕێکی پوچ و بێمانایە. دۆخێک کە شەڕ و نائەمنی تیادا پەرە بسێنێت تەنیا خەڵکن کە زەرەرمەند دەبن. هەروەها باوەڕ بەوەی کە کۆماری ئیسلامی دەتوانێت ئیسرائیل لەناو ببات بە هەمان ڕادە پوچ و بێمانایە. ئێستا ئەوەی وا بۆ خەڵکی ناوچەکە و بەتایبەت خەڵکی ئێران گرنگە هەوڵدان بۆ گەڕانەوەی هێمنی باشترکردنی دۆخی ئابووری جابینکردنی ئازادی و سەلماندنی مافی خەڵکە. ئەمانە و پەیوەندی لەگەڵ دنیای دەرەوە نابێ بە سیاسەتی چەوتی تۆڵەسەنەوەی بێسەمەر بە فیڕۆ بچێ. ئەگەر ئیسرائیل ڕایگەیاندووە کە بە نیاز نییە هێرشەکانی ئەدامە بدات کەش و هەوا بۆ بڕیاری گونجاو بۆ هاتنە دەر لەم دۆخە نالەبارە فراهەم بووە. بەڵام کێیە کە ئەم دەرفەتە بناسی و ئیسفادە لێ بکات؟ کۆماری ئیسلامی ئەو دەسەڵاتە نییە کە بزانێ یان باشترە بڵێم بتوانێت لەم دەرفەتە بۆ گەڕانەوەی هێمنی و باشترکردنی دۆخی ژیانی خەڵکی ئێران ئیسفادە لێ بکات. 45 ساڵ دەسەڵاتی ئەم ڕژیمە ڕاست بە پێچەوانەی بوونی هێمنی لە وڵات و دابینکردنی ئەمنیەت و ئاسایش لە ناوخۆ بووە. بڵە چاوان کاک سەربەز لە درێژەی نامەکەیدا نووسیوێتی زۆر یەک لە دەسەڵاتدارانی دنیای ئەمڕۆ پێیان وایە ڕەوایەتێک کە ئەوان لە پێناو قازانج و بەرژەوەندی خۆیان سازی دەکەن هەموو کەسێک ئەو ڕەوایەتە قبول دەکات. بەڵام ئایا بەڕاستی وایە؟ ئەمڕۆ لە دنیادا ئەو وڵاتانە کە بتوانن ڕەواڵەتێکی باش لە ئیدارەی کۆمەلگای خۆیان نیشان بدەن بەشێکی بەرچاو لە ڕێگای سەرکەوتنیان و جێخستنی ڕەوایەتی خۆیان پێواوە. هەمان شت کە کۆماری ئیسلامی زۆر لێی دوورە. دەڵێن کە بەرحەقن تەنانەت ئەگەر بیر و ڕایگشتی دنیا قبولی نەکات. ئەم بەرحەق بوونە دەبێت لە هەنگاوی ئەوەڵدا لە ناوخۆوە لە ئیدارەی کۆمەلگای خۆی ڕنگ بداتەوە تا کەس باوەڕی پێ بکات. کۆماری ئیسلامی کە لە ناوخۆ ناحەقە ئەمە قسەی خۆیانە کە ناحەقی دەکەن چۆن دەتوانێت لە دەرەوە حەقانیەتی خۆی بسەلمێنێ یان ڕەوایەتی گشتگیر بدات بە سیاسەتەکانی. ساڵی 1990 میلادی داگیرکردنی وڵاتی کۆیت لەلایەن حکوومەتی بەعسی عێراق 8 مانگی خەیان کە سەرنجام بە هاتنی هێزی ئەمریکا و بریتانیا و چەند وڵاتی عەرەبی کۆیت ڕزگار کرا. ئەوەی وابوو بە ڕەوایەتێکی گشتگیر ئەوە بوو کە عێراق بەنیاز بووە کە کۆیت بکات بە پارێزگایەکی خۆی. هەر بۆیە ئەم پاروەی بۆ قوت نەدرا و سەرنجام بوو بە ڕووخاندنی حکوومەتی باس. ئەگەر ڕەوایەتی سەدام بۆ داگیرکردنی کۆیت توانی بە گشتگیر بێ دەیتوانی زۆر بە قازانجی سەدام تەواو بێ. بەڵام سەدام هەرگیز نەیتوانی بۆ چوونی خۆی یان ڕەوایەتی خۆی بە دنیا بقبوڵێنێ. نەڕاگەاندنی باش و کارای بوو و نە ئیمکانات و زەرفیەتی پێویست بۆەوەی بتوانێت سناریۆی خۆی باتە پێشەوە و لە هەموو گرنگتر کۆمەلگای ناوخۆی عێراقی بە سەرکەوت و بێمافی ئیدارە دەکرد. بەڵێ ئێستاش لە بابەت شەڕی نێوان ئیسرائیل و ئێران دەسەڵاتی کۆماری ئیسلامی ڕەوایەتی لەم شەڕە چییە؟ بیر و ڕایگشتی دنیا کام ڕەوایەت لەم شەڕە قبوڵەکات؟ لە ڕوانگەی دەسەڵاتەوە ئیسرائیل لە درێژەی 80 ساڵ زۆڵم و زۆر لە فەلەستین ئێستا کێشەی بۆ ئێران دروست کردووە و ئەمنیەتی ئێرانی خستووەتە مەترسیەوە. ئایا دنیا ئەم ڕەوایەتە قبول دەکات؟ ئایا بیر و ڕایگشتی ئەم ڕەوایەتە لە کۆماری ئیسلامی وەرزەگرێت کە ئێران بۆ دیفاع لە خەڵکی فەلەستین و بۆ ڕزگاری ئەم میلەتە شەڕ لەگەڵ ئیسرائیل دەکات؟ کۆماری ئیسلامی کە تا ئێستا لە بیر و ڕایگشتی بە دەسەڵاتێکی سەرکوتگەر دەسەڵاتێک دژی ژن و دژی ئازادی ناسراوە و دەسەڵاتێک کە ناولێهێنانی زیندان و شکنجە و ئیعدام و تیرۆر بیرزەخاتەوە دەتوانێت بۆ ڕزگاری خەڵکی تر ڕاستگۆ بێ؟ کەوا بوو ڕەوایەتی کۆماری ئیسلامی ناتوانێت سەرنجی بیر و ڕایگشتی بۆ ئەم شەڕە ڕابکێشێ و لە ئەوەڵین هەنگاودا دۆڕاوە. کەوا بوو پێش ئەوەی بچێتە ئەم شەڕە دەبوو بتوانێت ڕەوایەتی خۆی جێبخات ینی هەوڵ بدات کە بیرۆڕای جیهانی بە نسبەتی دەسەڵاتی خۆی بگۆڕێ کە ئەوەش ئەڵبەت انتزارێکی بەجێگا لە کۆماری ئیسلامی نییە چونکە دەسەڵاتی کۆماری ئیسلامی یانی سەرکوت لە ناوخۆ و بەهێزکردنی هیلالی شیعە لە ناوچەکە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی. کۆماری ئیسلامی ڕێگای درێژەی دەسەڵاتی وا دیاری کردووە جگەلەوە کە ئیمکانات و زەرفیەتی بۆ چوونە ناو ئەم شەڕیشیە نییە. بڵێ هەر لەم ڕۆژانەدا سەر کۆماری میسر بە سراحەت وتوێتی کۆماری ئیسلامی دەبێت پێش هەموو شتێک ڕەوایەتە منفیەکەی کە لە بیر و ڕایگشتی جیهاندا بە نسبەتی خۆی جێگرتووە بگۆڕێ.
ئەمڕۆ دنیا دەسەڵاتێک لە ئێران دەبینێت کە قابلی پێشبینیکردن نییە بایەخێک بە ناوەندەکانی نێونەتەوەی نادات هێزە تێرۆریستەکان لە ناوچەکە یارمەتی ئەدات شەڕخوازە هەڕەشەیە لەسەر ئەمنیەتی ناوچەکە و ڕێگری دەکات لە گەردشی ئازادانەی ئەنێرژی لە دنیا جا ئێستا کۆماری ئیسلامی هەر هاوار کاتکەوانیە مەگەر کەس دەیویستێ ئەگەر بیبیستێ ئایا قبولی دەکات داگیرکردنی باڵیۆزخانەی ئەمریکا هێرشکردنە سەر باڵیۆزخانەی بریتانیا دانمارک ئاورتێبەردانی باڵیۆزخانەی عەرەبستان خستنە خوارەوەی فڕۆکەی ئۆکراینی تێرۆری نارانی خۆی لە دەرەوەی وڵات قەتڵ و ئامی زیندانیانی سیاسی و بەردەوامی زیندانیکردن و لە سێدارەدانی نێرانی هەر ئێستاش دژایەتیکردن لەگەڵ مافی سەرەتایی خەڵک سەرکوتکردنی ڕۆژنامەوانان و سەپاندنی سانسۆر و سەرکوتکردنی هەر دەنگێکی ناڕزایەتیە بەم کارنامەوە ئەگەر ڕەوایەتی سەدام بۆ داگیرکردنی کۆیت جێگرت ڕەوایەتی کۆماری ئیسلامیش بۆ شەڕ لەگەڵ ئیسرائیل بە بیانی دفاع لە خەڵکی فلەستین یان ئەوەی کە ئیسرائیل بۆتە هەڕەشە لەسەر ئێران جێدەگرێت وڵی ئەمیر ئەمڕۆ شەڕی ڕایسەکانەوە و کۆماری ئیسلامی هەر لە سەرچاوە لەم شەڕە شکستی خواردووە چۆن تەنانەت لە ناوخۆدا ڕەوایەتی لەم شەڕە شکستی خواردووە ئایا دەسەڵاتێک کە ڕوایەتەکەی لە شەڕ لە ناوخۆ شکستی خواردبێ خەڵکی ناوخۆ پشتیوانی لێ نەکەن دەتوانێت لە مەیدانی ئەماڵدا سەرکەوتن بەدەستبێنێ ئێستا پێمان خۆش بەیانە هەروەک باست کرد ئەمیر شەڕی ڕوایەتەکانە کە لایەنی سەرکەوتو دیاری دەکات هەمان بابەتە کە کۆماری ئیسلامی تیادا دۆڕاوە تەنانەت لەلایەن خەڵکی خۆش بەڵێ هەر لێرە زۆر سپاس لە کاک سەربەست دەکەین بەو نامەی کە نردوێتی بۆ ئێمە بینران بچینە سەر بابەتێکی تر چاوان ئەڵبەتە نامەیەکە کە کاک فاروق لە پیرانشارەوە بۆی نردوین کاک فاروق نووسیوێتی کۆماری ئیسلامی دەڵێ هێرشی ئیسرائیل هیچ نەبوو خامنەی دەڵێ مقاومەت سەرکەوتنی مستەوەگەر کردووە و ڕۆژنامەی کەیهان بە تیتری گەورە بە ئاماژە بە هێرشی ئیسرائیل نووسیوێتی کوهێموش زائید مانایان قسەیە ئەوەیە کە ئێران لەم شەڕەدا سەرکەوتووە ئیسرائیلیش دەڵێ هەموو ئامانجەکانی پێکاوە و فڕۆکەکانی بە سڵامەت گەڕاونەتەوە حەماسی لەناو بردووە و حیزبوڵای بە تەواوی کەز و لاواز کردووە کەوابوو ئیسرائیلیش سەرکەوتوو بووە منیش ئەڵێم ئێستا کە هەردوو لا سەرکەوتوو بوون ماندوو نەبن دەی ئیدامی ئەم شەڕە مانای چییە بە تایبەت ڕوو لە کۆماری ئیسلامی دەکەم و دەڵێم ئەگەر سەرکەوتنتان بەدەستهێناوە یعنی کۆماری ئیسلامی هێزی خۆی نیشانداوە لوتی ئیسرائیلی لە ئەرزداوە و ئامریکاش ئیتر نەمیتەوانێت هیچ غەلەتی بکۆنێت کەوایە لێگەڕند با خەڵک ژیانی خۆی بکات بە دوور لە ترسوود لە ڕاوکێشەر کاک فاروق لە درێژەدا نووسیبێتی چاو لێ بکەن سیستمی پەروەردەمان هەزار گرفتی هەیە سیستمی جەرمان هەروەها دۆخی ئابووری بنەماڵەکان زۆر خراپە بازاڕی بورس داڕمەوە بەرهەم هێنان وەستاوە کار نییە گرانی بێداد دەکات بەرق ئاو گاز تووشی گرفت بووە قسە لە گرانی بنزین هەیە نان گران بووە فیلترینگ خەڵکی وەڕاست کردووە جادۆبانەکان بوونەتە قەتڵگای مسافرەکان پیسی هەوا دۆخی نالەباری ژینگە سەنعەتی خۆدرۆ بێکەیفیەتە تەحریم بەردەوامە ئێران چووەتە ناو لێرچی ڕەش چاو لە زیندانەکان بکەن پڕبوون گرتن و ئەزیەت و ئازارزانی خەڵک بەردەوامە بێحورمەتی و سوکایەتی کردن بە ژنان و پیشان بەردەوامە ژمارەی ئاماری عەدامەکان بەرز بووەتەوە بە ناشکریکردن نەبێ پلەی یەکەم هین ئێرانە گرتنی ڕۆژنامەوانەکان بەردەوامە سانسۆر بەردەوامە بێ متمانەی خەڵک لەو پەڕی خۆیدایە و زۆر شتی تر دەیوەرن ئەمانە چاککەن خۆ ئیسرائیلتان شکەستدا ئەمریکاتان زەبوون کرد چی ترتان دەوێت ئێستا خەریکی ئێدارەی کۆمەلگاکەی خۆتان بن ئایا لێ زانن یان نا ئێوە فێری ئێدارەی کۆمەلگانین فقط یەک جۆر حکوومەتکردن دەزانن تاڵکردنی ژیان لە خەڵک سەلماندنی بێمافی وە سەرکوتکردن و قێران سازکرد بڵێ کاک فاروق لە درێژەی نووسراوەکەیدا دەڵێت نا ئێوە جگە لە قەیران سازکردن کارێکی تر نازانن بۆ ئەوەی هەموو گرفتەکان ڕەبت بدەن بۆ ئەو قەیرانانە کە سازی دەکەن تا دیسانەوە بڵێن ئیسرائیل ناهێڵە و ئەمریکا پیلان دەگێڕێت تا هەموو گرفتەکان بخەنە ئەستۆی ئەوە ڕاستیەکەی ئەوەیە کە ئێوە نازانن نەتەنیا نازانن بەڵکو ناتوانن 45 ساڵە نیشانتان داوە کە ناتوانن کۆمەلگای ئیدارە بکەن دەیلاچن گۆڕتان گوم بکەن با خەڵک بۆ خۆیان کۆمەلگای خۆیان ئیدارە بکەن باوە بکەن زۆر چاکتر و باشتر لە ئێوە ئیدارەی دەکەن دەیلاچن
ئەگەریش لا ناچن لاتان دەبن باوەڕ بکەن هەر لاتان دەبن من وتم جاخۆتان نزانم زۆر زۆر سپاسی کاک فاڕوق دەکەین بۆ ئەو نووسراوی کە ناردی بۆ بەرنامەی ئێمە بینەران با بچین ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. ئەمیر کاتێک ئەم نامانەمان ئەخوێندەوە کەوتمە بیری داستانێکی کۆنی ئۆروپی کە تۆزێ بە بابەتی نامەکان مربوتە. داستانەکە ئاوا دەست پێ ئەکات. ڕۆژێک درۆ بە حەقیقەت ئەڵێ وەرە پێکەوە مەلە بکەین. ئاوی ئەم چاڵە زۆر باشە. حەقیقەت کە بەدگومان بوو خۆی ئاوەکەی تاقی کردەوە بۆی دەرکەوت کە ئاوەکە باشە وە بۆ مەلەکردنیش دەبێت. هەردوو خۆیان ڕوودکردنەوە چوونەنە ئاوەکە بۆ مەلەکردن. بەڵام لە ناکاو درۆ لە ئاو هاتە دەرێ و لیباسەکانی حەقیقەتی لەبەر کرد و هەڵات. حەقیقەت کە ئەمەیزانی لە ئاو هاتە دەرێت تا لیباسەکانی وەرگێتەوە بەڵام دنیا بەدیتنی حەقیقەت کە ڕوود بوو بە سوکایەتی بە چاویان لێ کرد. حەقیقەتی داما و گەڕایە نێو ئاوەکە و بۆ هەمیشە خۆی شاردەوە. لەو کاتەوە درۆ لەسەر تاسەری دنیا بە لیباسی حەقیقەت دەسوڕە و هەموو شوێنێک دەچوو و بە زمانی حەقیقەت قسەی دەکرد. چۆن لیباسی ئەوی لەبەر کردبووە هەموو پێیان وا بوو ئەوەی دێکات و دێڵێ حەقیقەتە. بەڵام لە ڕاستیدا وا نەبوو حەقیقەت خۆی شاردبووەوە. ئیتر وای لێ هات کە درۆ جێگای حەقیقەتی گرتەوە و دنیا بە زبانی درۆ دێڕانویە ڕووداوەکان وەک دنیای ئێمە. لە سیستم و مناسباتی سەرمایەداریدا درۆ لیباسی حەقیقەتی لەبەرە و لە جێگای حەقیقەت چاو لە دنیا ئەکات. بەڵێ زۆر سپاس چاوان داستانێکی زۆر بەجێ بوو. من پێم باشە لەم بەشەدا با بینەرانی ئازیزیش ماندوو نەبن ئەندەشمان باسی شەڕ و کاولکاری و گرتن و کوشتن کردووە. لەم بەشەدا دەچین یەکێک لە بەرهەمە نوێەکانی هونەرمەند کاک سانان محەممەدی بە ناوی تۆ خەڵکی کوێی دەبینین چینە بین و دواتر دێنەوە بابەتەکانی دەست پێ دەکەین فەرمووی.
کەم شار کەم وڵاتی فێنکی شنەی کامە بەیان نزیکی وەک بۆنی مێخەک دووری لێرە یەک ئاسمان کەم چیرۆکی شەوی پاییز شەوی سەردی کامە زستان هەناسەکایەت هێزی گیانە و یادتە و پڕژێنی دڵان تۆ خەڵکی کوێی ڕاستی بێژە دڵە گەرمە بەکام ئەوی ناوهێنانە ئەو ناخۆشە یەکسەرم خاتە پێکەنین کوچە باخی هەموو باخێ پڕ لە عەتری بەیانیە هەر کاتێکە تۆ ئەبینێم دێتە بیرم ئەو جوانیە لە گوڵباخی ناو باخەچی غونچەی سوورات و پەڕەی لێو پەخشە لەسەر شان و ملێت قژی جوانێت وەک تەرزی مێو ئاخ تۆ خەڵکی کوێی ڕاستی بێژە دڵە گەرمە بەکام ئەوی ناوهێنانە ئەو ناخۆشە یەکسەرم خاتە پێکەنین نەرمە باران کە داباری تێکەڵاوی کانیە بێ کانی کە چۆڕ چۆڕ دێتە خوار دەست لە ملانی جوانیە بێ تۆ بارانی خوڕەی کانیت قاسپەی کەوی پڕ لە جوانیت بیری سەوزی دارستان پڕ لە سۆز و مهرەبانی دۆ خەڵکی کوێی ڕاستی بێژە دڵە گەرمە بەکام ئەوی ناوهێنانە ئەو ناخۆشە یەکسەرم خاتە پێکەنین بەڵێ ئازیزان لەم بەشەدا دێنە سەر نامەی کاگعەتە. کاگعەتە لە نامەکەیدا نووسیەتی لەم ڕۆژانەدا کە باسی شەڕ و لێکەوتەکانی باسی ڕۆژە کۆماری ئیسلامی کە خۆی گەورەترین شەڕخوازی ناوچەکەیە و لە ماوەی 4 دەیە و نیمی تەمەنیدا تەنانەت ڕۆژێک نەبووە دروشمی شەڕخوازی بەرز نەکاتەوە جا ئێستا شەڕی ناوخۆیی لەگەڵ خەڵک بێ یان شەڕ و ئاژاوەی دەرەکی بەڵام سەرڕای هەمووی ئەم کارانەش کۆمەڵێک لە وڵاتانی دیکە بە شەڕخوازی تۆمەتبار دەکات. بێگومان کۆماری ئیسلامی تەنیا شەڕخوازی ناوچەکە نییە، ئەوە ئیسرائیل یەکێکی تر لە وڵاتانەیە کە بە هەمان نسبەت دەسەڵاتێکی شەڕخوازە وە گەلێک جەنایەتی لە دژی خەڵکی فلستین لە کارنامەدایە. بەڵام قسە لەسەر ئەوەیە کە ئەم دەسەڵاتە کە شەڕخوازیەکەی ڕاستەوخۆ تەئسیر و کاریگەری لەسەر ژیانی ئێمە هەیە
دەچێت بەدەم شەڕخوازیەوە کە رەسەی بۆ فراهم دەکات و مانەوەی خۆی لە ئاوا دۆخێکدا ینی شەڕ و نائەمنیدا دەبینێتەوە دەڵێ بەبێ ئاوا دۆخێک ناتوانێت بشین. بەڵێ کاک ئاتا لە درێژەدا نووسیویەتی لە بنەڕەتدا ئامانجی ئینقلابی 57 هەناردەکردنی ئیسلامی شیعە لە ژێرناوی جیهادی مقدەس لە دژی بەشێکی زۆر لە جیهانی کرد ئامانجی سەرەکی خۆی. سەرنج بدەن بە وسەکانی خۆمەینی لە ڕێکەوتی 4 ڕۆژبەری 1359 کاتێک لە نوێژی هەینیدا وتبووی برا موسڵمانەکانم بزانن کە ئێمە میلەتی ئێران هەمومان سەربازانی ئەم شەڕە گەورە لە جیهاندای. لەم شەڕەدا ئێمە بەوە کە سەدامی خەیانەتکار زیانمان پێ بگەێنێت و پاشەک شە بکات قەنەعەت ناکەین. ئەم شەڕە بۆ ئێمە شەڕێکی پیرۆزە. دوژمنەکانمان و ئەزانن بە سەپاندنی شەڕێکی وەها بەسەر ئێمەدا ئەتوانن ئێمە لە ناو ببەن، بەڵام هەروەکو شەڕی خەندەق کە کافرەکان لە ناو چوون و زنجیرەی هێرشەکانی ئیسلام بۆ ساڵانێکی دوور و درێژ زۆر جیگای لە جیهانداگرت، ئەم شەڕی ئێمە کە وەکو شەڕی خەندەقە دەستپێکێک بۆ دەستکەوتنە هەتایەکانی ئێمەیە لە جیهاندا. بەڵێ سیر ئەوەیە کە کاتێک ئەم باسە دەکرێت هەوادارانی ئەم ڕژیمە شەڕخوازە بە توندی دژ بە دەستێوەردانی دەرەکی لە کاروباری ئێران دێنە دەنگ. بەڵام لە بیریان کردو کە کۆماری ئیسلامی ئێستا 6 ئەرتەشی لە وڵاتانی ناوچەکە بە پارە و بودجەی خەڵکی فەقیر و هەژار دروست کردووە بە ئامانجی دەستێوەردان لە کاروباری وڵاتانی دیکە. هەڵبەت ئەمڕۆ پێکەوە کە قسە دەکەین سێ ئەرتەشی وەکو حەماس، جیهادی ئیسلامی و حیزب الله خەریکن کەم لە ناو دەچن. هەروەها لە بیریان کردووە کە ئامانجی ئازادکردنی قودس دەستێوەردانی نظامی لە وڵاتێکی دیکەیە بە ناوی دیفاع لە مافی خەڵکی فلەستین دژ بە داگیرکاری ئیسرائیل لە حاڵێکدا کە لە ناو خۆی وڵات سەرەتایی ترین مافی خەڵک پێشێل دەکات. هەروەها باس لە دەستێوەردانی نظامی لە سووریا بۆ ڕاگررتنی دیکتاتۆرێک ناکەن کە بە بەهای ڕژاندنی خوێنی بەدەیان هەزار خەڵکی سووریا تەواو بوو کە دژی دەسەڵاتی ئەو وڵاتە ڕاپەڕی بوو. لایەنگرانی ئەم ڕژیمە شەڕخوازە خەڵکی ڕاپەڕی وێران بە لایەنگری وڵاتانی شەڕخوازی دیکە لە ناوچەکە بۆ ڕووخاندنی ڕژیم تۆمەتبار دەکەن. هەمان پڕۆپاگەندای دەسەڵاتی کۆماری ئیسلامی بۆ شاردنەوەی ڕاستیەکان لە کاتێکدا جگە لە دەیان هۆکار بۆ ڕەتکردنەوەی ئەم ڕواایەتە گۆڕینی ئەم ڕژیمە کاولکارە و شەڕخوازە نە بەدەست هێزی دەرەکی بەڵکو بەدەستی خەڵکی بێزاری ئێران ممکن دەبێت. خەڵکی ئازادیخوازی ئێران نیشانیان داوەکە چاوەڕێ نەجات بەخشێک لە دەرەوە نی تا ئێستاش ڕووی خۆشی بە هیچ هێزێک نیشان نەداوەکە بەنیاز بە شەڕ و کاولکاری لە ئێران دەسەڵات بەدەستەوە بگرن. با پێچەوانە بە هێزی خۆی شایانی ئەوەیەکە بە دامەزراندنی سیستمێکی دیموکراتیک و سێکۆلار لە جێگای سیستمی ئیدۆلۆژی کۆماری ئیسلامی بە ناوی خۆیەوە تەواو بکات کە خاوێن بێت لە هەر شێوە دەستێوەرزانێکی دەرەکی. بەڵێ ماوەیەک پێش ئێستا یەحیا سەنوار بەرپرسی یەکەمی ڕێکخراوی حەماس کوژرا. دیارە کوشتنی سەنوار زەربەیەکی کوشەندە بوو لە سازمانی حەماس، بەڵام بە مانای کۆتایی حەماس نییە. کاک دڵشاد ئەم نووسراوەی بۆ ناردوین و لە درێژەدا دەڵێ ئەوەی وا سێبەر دەخاتە سەر کوژرانی سنوار ئەوەیە کە بەدەست دەوڵەتی جەنایەتکار و ڕاگەسپەرستی ئیسرائیل کوژرا. بەڕاستیدا جەنایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل و هاوپەیمانانی ڕێگای کۆتایی هێنان بە ئیسلامی سیاسی لە ناوچەکەدانە بە پێچەوانەوە بینایی بوونیان زۆرتر دەکات. بەڵێ کاک دڵشاد لە درێژەی نووسراوەکەیدا دەڵێ بۆ کزوو لاوازکردنی تەرۆریسمی ئیسلامی سیاسی دەبێت دەست لە ڕیشەی سەرهەڵدانی ئەم دیاردەیە بدرێ و بە کێشەی مێژووی کە بیانوی ئیسلامی سیاسی لە ناوچەکەیە وەڵام بدرێتەوە. وەڵامیش چارەسەرکردنی ستەمی مێژووی دەوڵەتی ئیسرائیل لە خەڵکی فەلەستینە. دەبێت زەخت بخرێتە سەر دەوڵەتی ئیسرائیل و هاوپەیمانانی کە مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی فەلەستین بۆ پێکێنانی وڵاتی سربەخۆی فەلەستین بەڕەسمی بناسن. دەبێت ڕیشەی ستەم و نابەرابەری و بێعەداڵەتی کۆمەڵایەتی کە ئێستا دژ بە خەڵکی فەلەستین بەڕێوە دەچێ کۆتایی پێبێ. لە ڕاستیدا چارەسەرکردنی بنەڕەتی کێشەی خەڵکی فەلەستین زەربەیەکی قورسە کە لە ئیسلامی سیاسی لە ناوچەکە درێ و لەوانەیە ناوچەکە بگۆڕێ. بڵێ کاک دڵشاد لە درێژەدا دەڵێ جیالەوە بە بڕوای من ڕووخاندنی کۆماری جەنایەتکاری ئیسلامی دەتوانێت تەئسیر و کاریگەری زۆری لەسەر وەلانانی ئیسلامی سیاسی لە ناوچەکە وەک ڕەوتێکی دژە ئینسانی هەبێ کەوا بوو
دابینکردنی ئاشتی و ئەمنیەت لە ناوچەکە لە هەنگاوی ئەوەڵدا بەسراوەتەوە بە کز و لاوازکردنی ڕەوتی فاشیستی لە ئیسرائیل و ڕەوتی ئیسلامی سیاسی لە ناوچەکە. ئەمانە پێکەوە کە ئەڵبەت هەر کامیان لەلایەن زلهێزەکانی سەرمایەداریوە پشتیوانی دەکرێن کێشەی سەرەکی ناوچەکەن. دووبارە بە ئەوەندە بینەران ماندوو نەکەین چین ڤیدیۆیەک ببینین دواتر دێنەوە بۆ دەستپێکردنی نامەکانی تر. فەرموو. دێنە سەر نامەیەکی تر کە کاک بورهان لە دیواندەرەوە نووسیوێتی، ئەڵبەتە پامێکی نووسیوە. سوێتی یەکێک لە پرۆپاگەندەکانی کۆماری ئیسلامی بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن دژ بە بزوتنەوەی شۆڕشی ئێرانەی کوردستان بەڕێوەی ئەبەن چەمکی جودایی خوازیە. بە بڕوای من پێویستە هێزە سیاسیەکان ئاماژە بۆ بکەن کە جیای خوازی وەک ڕاستیەکی سیاسی لە کوردستاندا داخوازیەکی جدی نییە تا بەم جۆرە بەر بە پرۆپاگەندای کۆماری ئیسلامی و بەرەی ڕاست بژیردرێت. سپاس بۆ کاک بورهان. دەبێ بە کورتی ئەوە بڵین کە کۆماری ئیسلامی دژ بە بزوتنەوەی کوردستان جگەل لە سەرکوتکردن لە هیچ شێوازێکی تر بۆ چاواشەکاری لە مێژووی ئەم بزوتنەوەی و ویست و داخوازی خەڵکی کوردستان دەست ناپارێزێ. بۆیە زۆر پێویست ناکات ئێمە خۆمان بە تەبلیغاتی ژاراوی کۆماری ئیسلامی یان بەرەی ڕاست لە ئۆپۆزیسیۆن سەرخاڵ بکەین. بەڵێ جگەلەوە دیارەکە لە بەرنامەی سیاسی هیچ هێزێکی سیاسی بابەتی جیاخوازی نەهاتوەتە گۆڕێ، بەڵام نابێ ئەوە لەبیر بکەین کە ئەم خواستە لە ئاکامی حاکمیەتێکی سەرکوتکەر و خۆستە پێنەرەوە کە تەبعیز و نابەرابەری و جیاکاری بەشێکی حاشا هەڵنەگری دەسەڵاتیەتی دێتە گۆڕێ. هەر کاتێک جیاوازی جنسی، نەتەوەیی، فەرهەنگی، سیاسی و زمانی و تەنانەت ئاینی بوو بە بەشێک لە سیاسەتی دەسەڵات، پاساوێک بۆ بەهێزکردنی ئەم جۆرە مەیلە دەڕەخسێنێت کە دابڕینی پەیوەندی لەگەڵ ئەم دەسەڵاتە و وەک چارەسەرێک لە بەرچاو دەگیردرێت. بۆیە جوداخوازی بابەتێک نییە کە بە تەواوەتی چاوی لێدا بخرێت، بەڵکو بەرهەمی هەلومەرجی نایەکسان و نادیدەگرتن و لا سڕینەوەی ناسنامەی سیاسی و نەتەوەی دێتە ئاراوە. هەر بۆیە پاراستنی یەکپارچەی وڵات کە بە دەست ناسیۆنالیزمی ئێرانیەوە بەرز دەکرێتەوە بەبێ کۆتایی هێنان بە سیاسەتی شۆڤێنیستی کە سڕینەوەی ناسنامەی نەتەوەی لێ دەکەوێتەوە و قبولکردن و دووبارە دابەشکردنەوەی سەرچاوە و پێداویستیەکان
لە بەشە جیاوازەکاندا نایەتە دی و تەنیا ئامرازێکە بۆ درێژەدان بان نادیدەگرتن و ئێدامەی سیاسەتی سەرکوردگەری. ئەگەر مافی بەرابەر ڕێز و حرمەت و بەدڕەسمی ناسنی یەکتر چووە ژێر پرسیارەوە جوداخوازی تەنیا ڕێگایە. بەڵێ چاو لێ بکەن ئێمە هەر لە سەرەتای ڕاپەڕینی ژینە شاهدی یەکەمین دابەشبوون بووین لە بەرامبەر دروشمی ژن ژیان ئازادی، دروشمی پیا و مەیهەن ئابادی وەک دروشمی بەرەی ڕاست کە تێیدا لایانی پیا و سالاری و ناسیۆنالیزمی ئێرانی دیار بوون خۆی نیشاندا. بێگومان کلێنێکی لەو شێوەیە بە خستنەڕووی ئالتەرناتیڤێک کە ئۆپۆزیسیۆنی ئێران دەیویست بیسەپێنێت قوڵتر بووە و جریانی سەڵتەنەت تەڵەب دەستیباڵای هەبوو لە لاڕێدابردنی ئەم ڕاپەڕینە. ئەمڕۆ تا ڕێگەی لە دامەزراندنی حکوومەتێکی دموکراتیک لە کۆمەلگایەکدا کە دانیشتوانی نەتەوەیی و ئاینی و زمانی هەمە چەشنی تێیدا بەرچاوە گرتەبەر. پێویستی ڕێگادان بە هەموو گروپەکان کە بە تەواوی بەشداری لە جەستەی سیاسیدا بکەن خەمی حکوومەت و بەرەی ڕاست نەبووە و هەمیشە وەک هێڵی سووری حکوومەتی داهاتوو جەختیان لەسەر پاراستنی یەکپارچەیی خاک کردوێتەوە. هەرچەندە خەڵکی کوردستان جگە لە تەجرۆبەی چۆسانەوەی جنسی ژێردەستی لەژێر قەبارەی چەندین جۆرە کێشەی نەتەوەی چینایەتی تەجربە دەکەن، بەڵام سیستەمکاری نەتەوەیی جگە لە ناو بزوستنەوەی چەپ ئێراندا گرنگی نییە و چارەسەرکردنی سیستەمی نەتەوایەتی وەک نیشانێکی ڕزگاری کەر هەرگیز لە بەرێ ڕاستە ئاماژە پێ نەکراوە. ئەگەرچی بزوستنەوەی ژنژیان ئازادی نەبووە هۆی گۆڕانی سیاسی و گۆڕینی حکومڕانی، بەڵام ڕێگایەکی دوور و درێژی پەیڕەو کرد بۆ گۆڕینی ئەو بیرکردنەوەیە کە ڕەنگە دەیان ساڵی گەرەک بوو تا ڕوویدا بە. لەم بزوستنەوەیە شەپۆلێکی هاوجەنگی و هاوسۆزی جنسیەتی و نەتەوەی و چینایەتی هاتاراوە. ڕاپەڕینی ژێنە فێری کردین کە ژنان دەتوانن پێکەوە کار بکەن بۆ کۆتایی هێنان بە ئاپارتایدی جنسی و سیستەمکاری بە هەموو شێوەکانیەوە. لەگەڵ بزوستنەوەی ژنان، ژیانی شۆڕژگێرانەی ژنان لە ئێراندا لە بری خۆ گونجاندن لەگەڵ ئاساییکردنەوەی بیری کۆنەپەرستی دژبەژن، شۆڕشێکی ژنانەیان لە بەرامبەر گرژی و توندوتیژی و زەوزکردنی ئازادیەکان پێشکەش کرد. هەروەها مافی نەتەوەکان و کەمایەتیەکان لەم شۆڕشەدا سەری هەڵدا و بە پێچەوانەی پێشووتری خۆی هاوسۆزی بۆ سەلماندنی مافی پێشێلکراوی نەتەوەکان و کەمایەتیەکان بوو بە ڕاستێکی حاشا هەڵنەگر. لە سبەینێ هەر ئاڵوگۆڕێک لە داهاتووی ئێران سەلماندنی مافی ژنان، جیای ئاین لە دەسەڵات، مافی نەتەوەکان و کەمایەتیەکان بووەتە واقعێکی کۆمەڵگای ئێران. لایەنگرانی دروشمی پاراستنی یەکپارچەی ئێران ناتوانن بەم بیانەوە دیسانەوە ستەم و نابەرابەری درێژە پێ بدەن. بەڵێ دێنە سەر نامەیەکی تر کە کاک خۆشناو لە ورمێەوە بۆی نردوین. کاک خۆشناوە نووسیوێتی هەمیشە کاتێ داگیرکەرانی کوردستان لە هەر سەردەمێک هەستیان بە جۆرێک لە ترسی ئیقلیمی یان دەوڵەتی کردبێت پەنایان بۆ گفتوگۆ لەگەڵ خەڵکی کورد یان بە جۆرێکی تر چارەسەری کێشەی کورد بردووە. خەڵکی کوردستان بڕوا و متمانەی بە دەسەڵاتدارانی داگیرکەر نەبووە کە بەڕاستی نیەتی چارەسەرکردنی کێشەی کوردیان هەبێ، هەرچەندە خەڵکی کورد بەلایانی کەمی چارەسەرەکانیش هەڕازی بوون، بەڵام لایانی داگیرکەر لە بنەڕەتدا بڕوای پێ نەبووە. پێشتر خەڵکی کورد لەبەر ئەوەی هەمیشە پەنای بۆ شاخ و چەک بردووە جۆرێک لە شۆڕشی ئاراستە کردووە بۆ فشارخستنە سەر داگیرکرد. گوێزانەوەی مێتۆدی خەبات بۆ ڕزگاری خەڵکی کورد و ناوچەکە لە شاخەوە بۆ سەر شقامەکانی شار جگە لەوەی کە هەلومەرجی خەباتی ڕزگاری گۆڕاوە، ئامانجی گۆزانەوەی مەسەلەی کورد لە ململانەی چەک بۆ سیاسەتکردن، خۆپیشاندان و خەباتی مەدەنی بەدواوە بووە. بۆ شکاندنی ئەم ڕەوەشە تورکیا و ئێران و سووریا و عێراق بەردەوام لەگەڵ یەک لەسەر مێز و لە ژێر مێز لە هەڵدا بوون. هەروەک دەوترێت داگیرکەرانی کورد تەنیا بۆ شکاندنی مەسەلەی کورد ڕێک و تەبان. لایەنی داگیرکەر هەمیشە حەزەکات هێزێکی چەکدار لە شاخ نوێنەرایەتی مەسەلەی کوردستان بکات تا ئەو بتوانێت درۆ و سیاسەتی چەواشەکاری خۆی پێ هەڵواسێ. بۆیە بە بڕوای من دەنگۆی دانوستان و گفتوگوی حکوومەتی ئەردۆغان بۆ کێشەی کورد ناتوانێت جێمەتمانە بێ. چۆن دیارە جگە لەم بابەتە ئێستا بۆ گۆڕینی یاسایی هەمیشەی تورکیا پێویستیان بە دەنگی خەڵکی کورد هەیە. بۆیە فێڵبازانە باس لە چارەسەرکردنی کێشەی کورد دەکەن. بە بڕوای من ئەوان سیاسەت دەکەن و خەڵکی کوردیش دەبێت سیاسەت بکات و لەم دەرفەتە بە باشترین شێوە کەڵگوەرگرێ بۆ بەهێزبوونی بزوستنەوەی خۆی.
جا لەبەر ئەو کارە دەبێ داوا بکەن تەواوی زیندانی سیاسی کوردەکان ئازاد بکرێ. داوا بکەن هێزە سەرکوزگەرەکان لە ناو شارەکانی کوردستان بکشێنەوە. داوا بکەن کۆتایی بە ئەزیەت و ئازار و سەرکوتی خەڵکی کوردستان لە باکوور بێنن. داوا بکەن چالاکی سیاسی لە باکوور بەڕەسمی بناسرێ تا ئەو کات لەسەر سفرەی پڕ نیەتی پاک دانوستان بکرێت. غێری ئەمە تەنیا چەوەشەکاریە و بەس و خەڵکی کوردستان نەتوانێ مەجای وا بە دەسەڵاتداران کە بە چارەنووسی گەمە بکەن. بەڵێ با بچین ڤیدیۆیەک ببینین دێنەوە خزمەتان دواتر نامەکانی تر دەخەنینەوە فەرموو. کیژی ژنیار لێدا تاری پڕ هاوەرن کیژی ژنیار لێدا تاری پڕ هاوەرن بیهاژێنا هەرچی مندا بە سۆزی پڕ کیژی ژنیار لێدا تاری پڕ هاوەرن تارت لێدا تاژین ماوە تا هەناسای ئاوین ماوە تارت لێدا تاژین ماوە تا هەناسای ئاوین ماوە ئوفرا لەگەڵ دەنگی تارت تا دەرفەتی فرین ماوە کیژی ژنیار لێدا تاری پڕ هاوەرن تەلی تار و سەمای پەنجات ئاهەنگی پڕ سەفای پەنجات تەلی تار و سەمای پەنجات ئاهەنگی پڕ سەفای پەنجات خەم و خۆشی ئەوین گشتی دەبێ ڕیز بن لە لای پەنجات لە لای پەنجات کیژی ژنیار لێدا تاری پڕ هاوەرن منم بیساری تاری تۆ دەما دەنگی هاواری تۆ منم بیساری تاری تۆ دەما دەنگی ئای هاواری تۆ دەستت ئاژی کە نێو تارن منم دەرکەی
ئازاری تۆ ئازاری تۆ کیژی ژەنیا لێدە تاری پڕ هاواری کیژی ژەنیا لێدە تاری پڕ هاواری بیهاژێنا هەرچی مندا بە سۆزی پڕ لە ئازارێت لە ئازارێت بڵێ ئازیزان لەم بەشەدا نامەی کاک ئەسعەد دەخوێنینەوە کە لە مەریوانەوە بۆی نردوین. کاک ئەسعەد نووسیوێتی کۆماری ئیسلامی سەرڕای لاوازبوونی حیزب الله و حەماس و لێدانی فەرماندەکانی هێشتا هەر خەریکی گرتن و کوشتن و بڕینی و کەسانی کە زیندانی کردوون خەریکە تۆڵەی لاوازبوونی دەست و پەیوەندیەکانی لە ناوچەکە لە خەڵکی ئێران دەکاتەوە. هاوکات کۆمەڵێک کە ئەوانیش پێشتر لە شوێنی ئەم خوێن بژانەی ئێستا دەسەڵاتیان بوو و سەرقاڵی کوشتن و بڕین بوون بۆنی ڕوخانی کۆماری ئیسلامی بە لووتیان گەیشتووە و هەروە کەمیشە لە جیاتی پاراستنی گیان و ماڵ و داهاتووی ئەو میلەتەی لە وڵاتێک بە ناوی ئێران پەنام بردوێتە حکوومەتێکی جەنایەتکاری تر بەڕێبەری نەتانیاهۆ بەڵکو و دووبارە بە نان و نەوایەک بگەن وە دەسەڵاتی خۆیان دابمەزرێنەوە. بەڵام نیچێری ئەوان هێشتا زیندووە، بریندارە و برینەکانی هێشتا کارینی. ئەم تاقمە مەعلوم الحاڵە لە دوورەوە گەرابۆ بە هاوشێوە دەڕەندەکانی خۆیان ئەدەن و ئامۆژگاریان دەکەن تاکو بە هێرشبردنە سەر شوێنە هەستیارەکانی نیچێری بە ڕەواڵەت بریندار زووتر لەوەی چاوەڕوان دەکرێت لە ئەرزی بدەن وە خۆیان کەلاکەکەی وەربگرنەوە. بەڵێ کاک ئەسعەد لە درێژەی نامەکەیدا نووسیوێتی دەبێت بڵێم کە من لە ئەنگری شەڕ نیم بەڵام پاسیفیستیش نیم و لە ئەنگری خەباتی خەڵکی ئێران لە دژی کۆماری ئیسلامی. تەنانەت لە ئەگەری شەڕی ئێران و ئیسرائیل خەڵکی ئێران نابێت فریوی ناسیۆنالیزمی ئێرانی بۆ دیفاع لە وڵات بخۆن و دەبێت بە پەرەدان بە بەرخۆزانی خۆیان لە دژی ڕژیم ئەم حکوومەتە بەرەو هەڵدێر و ڕووخان بەرن. وڵاتێک کە تیادا ماف و حرمەت و کەرامەتی دانیشتوانی پارێزراو نەبێ بۆ دیفاع نابێ. کوڕی شای پێشووی ئێران شازادە کە ئاشکرا لە کوشتن و برینداربوون و ئاوارەبوونی ملیۆنی خەڵکی غەزە و لوبنان دڵخۆشە و لە ئاسوێ وەها کارەساتێک بۆ ئێران ئاگادارە و ئاسوێ ڕووخانی ڕژیم و گەڕانەوە بۆ ئێرانێکی وێران و شپرزە و دانیشتن لە تەختی پاشایەتی سەبر و تاقەتی لێبڕیوە خۆی وەک بەدیل و ئارتێرناتیڤ خسوەتە خزمەتی ڕژیم و جەنابی وتوویەتی لەسەر من دەتوان حساب بکەن و لە بۆشای هێزی دەسەڵات لە دوای ڕۆخانی کۆماری ئیسلامی هیچ ترسێکتان نەبێ. بەڵێ بە پێچەوانە یەکێک لە نیگەرانیەکانی خەڵکی تینووی ئازادی و بەرابەری لە ئێران جەنابیانن. هەڵبەت جەنابیان زۆر پێشتر وعدەی هاوکاری هاوشێوەی بەسپای پاسداران و باڵەکانی دیکەی ڕژیمدا بووە ئەوەی لە کارنامەدا هەیە و لەوە دەچێت ئێستا ئەو لە بابەت ئەوان نائومێت بێت. بەڵام ڕەوتێکی باە هەموو کات خۆی بەلایەنێک لەم جنایەتکارانەوە هەڵەواست. مهم ئەوەیە کە ئەم ڕەوتە واتە لایەنگرانی سەڵتەنەت دژمنی ڕاپەڕین و خەڵکی ئێرانن. جەنابیان ئاشقی تەختی پاشایەتیە و بۆ گەیشتن بە ئامانجی خۆی حازرە پێ لەسەر جەنازەی ملیۆنها خەڵک و ئێرانێکی وێران دابنێت و بۆتە شەریک لەگەڵ فاشیست و جەنایەتکارێکی وەکو ناتانیاهۆوە بە کردەوە لەگەڵ ئەوان بۆ هێرشکردنە سەر ئێران خۆی ئامادە کردووە. ئەم ئامادەی دەربڕینە ئاشکرا و بەپەلەیە لەلایەن کوڕی شاو لایەنگرانی بۆ کوشت و کوشتاری خەڵکی ئێران و تێکدانی ژێرخانی ئابووری ئەمجارە نیشانەی قوماری گەورەکردن و شڵەژانە و کورد وەتەنی بۆ ڕیشتاشین چوون و سمێڵدانانە. ئەمە بێجگە لە نەفەتی ملیۆنی خەڵک لەم هەڵوێستە کاڵ و کرچانە ئەتوانێت ببێتە هەوێنی دووبەرەکی لە نێوان هەوادارانی خۆشیدا. بڵێ ئەمیر با بچینە سەر نامەیەکی تر کە
هاوڕێ مریەم لە مەهابادەوە بۆمانی نردووە لە پەیامەکەیدا ئەڵێ هەمووان پرۆژە زەبەلاحەکەی ڕێگای ئاوریشم و پشتێنەکانی چینمان بیستووە کە بە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا تێدەپەڕێت. پرسیاری کردووە مەبەست لەم ڕێگایە چییە؟ زۆر سپاس لە هاوڕێ مریەم بۆ نردنی ئەو نامەیە. بە کورتی دەتوانین بێژین ئەم ڕێگایە پرۆژێکی ئابوووریە کە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ئافریقاش دەبوژێنێتەوە و چین و ئوروپاش لە یەکتر نزیکەکاتەوە. یەکێک لە تایبەتمەندیەکانی پرۆژەکە ئەوەیە بە هەر وڵاتێکدا تێپەڕێت چین قەرزێکی زەبەلاحی بە قازانجی ڕەمزی دەداتێ بەمەش هێژمۆنی چین لە ئاسیاوە با ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ئافریقا و بەشێک لە وڵاتانی ئوروپیش دەسەپێت. بۆیە ئەم پرۆژەیە سەرباری ئەوەی ئیسرائیلیش بەشدارە ئامریکای زۆر نیگەران کردووە. بەڵێ ئەمریکا ساڵانێکی زۆرە لە دژی هەریەک لە چین و رووسیا و ئێران جەنگی سارد و گەرمی بەرپا کردووە بە تایبەتی هەر وڵاتێک لە دژی ئیسرائیل بجەنگێت ئەوە لە دژی ئەمریکاش دەجەنگێت. بەڵام بۆ ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە پرۆژەکانی چین پەک بخات ئەمریکا پێویستی بۆیە لە دژی ڕێگای ئاوریشەم شەڕ بکات. لە بەرامبەردا چین کە ئێران وەک هاوپەیمانێکی پتەوی پرۆژەکانی بواری ئابووری و وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕێگای ئاوریشەمی نوێ دەبینێت پەیوەندی تەکنۆلۆژی و بازرگانی لەگەڵ ئیسرائیلشدا هەیە. بۆیە هەوڵ ئەدات لە ڕێگای دیپلۆماسیەوە ناوچەکە لە شەڕی ڕاستەوخۆی سەربازی بە دوور بگرێت. رووسیا پەیوەندێکی قوڵ و بەرژەوەندی سەربازی و ئابووری پتەوی لەگەڵ ئێراندا هەیە. بۆیە پێدەچێت بە دیوێکدا هەوڵی ناوپژیوانی بدات بە دیوەکەی دیکەدا ئالگۆریتمە واتە داتای زیرەکەکانی بە شێوازێکی سنووردار بخاتە خزمەتی ئێرانەوە. هەرچیەک بێت ئیسرائیل کە خاوەنی پیشەسازی زیرەکی سەربازی و تەکنۆلۆژیای پێشکەوتی هەواڵگریە توانای لێدانی ورد و وێرانکردنی هەر ئامانجێکی سەختی ئێرانی هەیە هاوکات بە پشتیوانی ئەمریکا هەم باڵادەستی ناوچەکەیە هەم ئیرادەی هەیە. ئۆپراسیۆنی سەربازی پێشکەوتوو لە دژی ئێرانیش ئەنجام دەدات. لە بەرامبەردا ئێران کە وڵاتێکی گەورە و فراوانە هێرش بۆ ئیسرائیل ئاسان نابێت چونکە دوور نییە ئەو شەڕە مەترسیدارە فراوان بێت و ڕێگای هاوریشەم بخاتە مەترسیەوە بە تایبەتی کە ئێران لەوانەیە لە ئەگەری بەرفراوانبوونی شەڕ ڕێگاکانی کەشتی و گواستنەوەی نەوت لە دەریای عەرەب و بەشێک لە دەریای ئەتلەسیش بخاتە مەترسیەوە. ئوروپا و وڵاتانی ڕۆژاوا دووچاری قەیران و گرانی گەورە دەکات. ئەوەش دەکرێت شەڕێکی ناوچەی فراوانتری لێ بکرێتەوە. هەر بۆیە تا ئێستا بەرگیراوە بە بەرفراوانبوونی ئەم شەڕە چون قازانج و بەرژەوەندی زلهێزەکانی سەرمایە لەوەدانیە کە ئەم شەڕە تا ئەو ئاستە پەرە بستێنێت کە ئەم قازانجە زەبەلاحە بخاتە مەترسیەوە. بە هیوای ئەمانە کێشە لەسەر قازانج و بەرژەوەندی سەرمایە لە ناوچەکەیە خەریکن ئیمتیاز لە یەک وەردەگرن کە کامیان دەتوانێت باڵادەستی پەیدا بکات. بەڵام هەر هەلێک لەوانەیە شەڕەکە لە کۆنتترۆل دەربچێ و ناوچەکە بەخۆیەوە بسووتێنێت. چین سەر نامی کاگنەویت کاگنەویت نامی مۆراندوی فەرموو. بە من بیخۆنمەوە ئەمیر کاگنەویت لە کرماشانەوە نووسراوەیەکدا لە ژێر ناوی چی ڕوودەدات نووسویەتی ئەو پرسیارە ئێستا لە نێو خەڵکدا جێگەی باسە بەڕاستی چی ڕوئەدات و چی بکرێت. هەندێک نیگەران و هەندێکیش دڵخۆشن، هەندێکیان دروشمی جەنگ دەڕێنەوە و هەندێکیش نیگەرانن لە دەرەنجامەکانی شەڕ. هێشتا هەندێک کەس لە ناو ئەو دووڕیانەدا سەرگەردانن کەواتە چارەسەر چییە؟ دیکتاتۆری لە ئێران و لاینگرانی ئەم ڕژیمە هەمووان لە ئاکامی شەڕەکە دەترسێنن، دەیانەوێت دوو ڕاستی پەردەبۆش بکەن. یەکەم دۆخی لەغبووی ڕژیم کە دەرەنجامی درێژخایەنەکانی زۆر لە دەرەنجامەکانی شەڕ خراپترن. دووهەم ڕاپەڕینی و ناڕزایەتی خەڵکی ئێران کە خەریکە خۆی بەهێز دەکات. بەڵێ خەڵکی ئێران خوازیاری شەڕ نین. ئەوان بۆ خۆیان دەیانەوێت کۆتایی با ڕژیمی دیکتاتۆری ئاینی بهێنن هەرچەندە دەزانن شەڕ فرۆشتن بەشێکی دانەبراوە بووە و هەیە لە ناسنامەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی. لەم دوایانەشدا ڕۆژنامەی ئامریکایی نیویۆرک تایمز لە 21 ڕازبەری ئەم ساڵ ئاشکرای کرد کە ڕژیمی ئێران لانیکەم 2 مانگ پێش سەرەتای شەڕی 7 ئۆکتۆبری 2023 لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاگاداری شەڕەکە بووە. بەڵام شەڕیان هێرشی دەرەکی چارەسەر نییە بۆ کێشەی ئێران. ئەی چارەسەری کێشەی ئێران چییە؟ کاگنەویت لە درێژەدا نووسێتی بە بڕوای زۆربەی خەڵکی ئێران دەڵێن هەر وەک چۆن ڕژیمی دیکتاتۆری محەممەد ڕەزا شاڕوخێندرا
تەنیا ڕێگار و خاندنی دیکتاتۆری مەسەبیە. پێیان وایە کە باشترین بژاردە بۆ ئێرانی ئازادی دواڕۆژ دامەزرانی دەسەڵاتێکی دموکراتیک و جیاکردنەوەی ئاین لە حکوومەتە کە لە ڕاپەڕینەکانی ئەم دوایانەدا بە دروشمی ژنجیان ئازادی ئەم داخوازیەی خۆیان هێناگۆڕێ. خەڵکی ئێران بۆ چەندین دەیە دیکتاتۆریەتی پاشایەتیان ئەزمون کردبووە کە تیادا مافەکانیان پێشێل کراوە. هەروەها چەندین دەیە دیکتاتۆریەتی ئاینیان ئەزمون کردووە و تیادا مافەکانیان زیاتر پێشێل کراوە. هەر بۆیە خەڵکی ئێران دەسەڵاتی دیکتاتۆری لە جۆری شا یان شێخ ڕەت دەکەنەوە. ئێوان دەیانەوێت مافی ژیان و مافی ئازادی بۆ خەڵکی ئێران بەڕەسمی بناسرێت. هەروەها کاک نەوید لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ لە ئێراندا سەر و کۆمار کە بە شێوەی جۆراوجۆ دەخرێتە ڕوو، بەڵام لەبەر ئەوەی لەلایەن وەلی فەقیەوە دەستنیشان دەکرێت و پشتڕاست دەکرێنەوە، لەلایەن خەڵکەوە ڕەت دەکرێنەوە. ئەم جۆرە سەر و کۆمارانە یان درۆزنن یان خوێن ڕێژ، یان دزن یان تاوانکار یان هەردووکیان. بە واتایکی تر لە ئێرانی ژێردەسەڵاتی ئاینی هەڵبژاردن بوونی نییە و ئەوەی هەیە دانانە کە لەلایەن وەلی فەقیەوە ئەندازیاری بۆ دەکرێت. گرتن، ئەشکەنجەدان، لە سێدارەدان، کوشتن، تیرۆرکردن، ڕفاندن، تاڵانکردن و شەڕفرۆشن بەشێکن لە ناسنامەی گیانەکراوەی ڕژیمی کۆماری ئیسلامی و ئێستا لە هەموو کاتێک زیاتر تاروپووی کۆمەڵگای گرتووەتەوە. بەڵێ زۆربەی بودجەی ساڵانەی وڵاتی دەوڵەمەندی ئێران لەبری ئەوەی بۆ چارەسەرکردنی کێشەی بژێ و گوزەرانی خەڵک تەرخان بکرێت بۆ هێز و پرۆژە سەربازیەکان، لەوانەش پرۆژەی بۆمبی ئەتۆمی تەرخان دەکرێت. کاک نەوید دەڵێت ئەمە کردەوەیەکی ئامانجدارە دژ بە خەڵکی ئێران و ناوچەکە و جیهان. ئێران و خەڵکی ئێران لە بنەڕەتدا پێویستیان بە هێزی سوپای پاسداران نییە و خوازیاری ئەوەن کە ئەم هێزە لەسەر ئاستی جیهانیدا وەک هێزێکی تێرۆریستی ناوزەت بکرێتەوە، هەڵوەشانەوەشی لەگەڵ داواکاریەکانی خەڵکی ئێراندا دەگونجێت. تێڵچوونی ئەم ڕژیمە لە شەڕی رووسیە دژ بە خەڵک و دەسەڵاتی ئۆکراینیا شەپۆلێکی شەرمەزارکردن و ئابروچوونی بۆ ئەم ڕژیمە لێکەوتەوە. هەڵایسانی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەژێر ناوی بەرەی مەقاومەتیش ئێستا بۆ هەمووان دەرکەوتووە و ڕوونە. زیاتر لە یەک لەسەر سێی خەڵکی ئێران لەژێر هێڵی هەژاریدا دەژین و ڕۆژانە ڕێژەی هەڵاوسان زیاد دەکات. کاکنەوی دەڵێت بارودۆخی ژیانی خەڵک زۆر بە ئازارە و ڕاپەڕین و ناڕزایەتیەکانی دژە حکوومەتی خەڵکی ئێران بە بەردەوامی و بێ پچڕان بەردەوامن و هەموو ڕۆژێک ڕەهەندی فراوانتر وەردەگرێت. شتێکی گرنگ ئێستا سەرپەنجەکانی ئەم ڕژیمە لە دەرەوەی ئێراندا کراونەتە ئامانج و هەر یەکەیان گورزی کوشەندەیان بەرکەوتووە. ڕژیم بۆ ئەوەی لە ڕاپەڕینی خەڵکی ئێران دوور بکەوێتەوە شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەڵگیرساندووە. کاکنەوی دەڵێت لە 4 دەهەی ڕابردوودا هاوکات لەگەڵ سەرکوتکردنی خەڵکی ئێران، هەناردەکردنی شەڕ، تێرۆر و بناژۆخوازی بۆ دەرەوەی سنوورەکانی ئێران بەشێکی جەوهەری بووە لە استراتیژی ڕژیمی وەلایەتی فەقیهی بۆ مانەوە لە دەسەڵاتدا. عەلی خامنەیی چەندین جار ڕاگەیاندووە کە ئەگەر لە دەرەوەی سنوورەکانی ئێراندا شەڕ ڕابگرێت دەبێت لە شارەکانی ئێران بەرامبەر بە خەڵک لە شەڕدا بێت. ئەم ڕژیمە بۆ دابینکردنی پێداویستیەکانی واتە گروپی بە وەکاڵەت لە پێنا و پەرەپێدانی شەڕ خەڵکی ئێرانی بە هەژاری هێشتوێتەوە. ڕووزاوەکانی ئەم دوایە جەختیان لەوە کردەوە کە تا ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر کار بمێنێتەوە کۆتایی بە شەڕ و تیرۆر لە ناوچەکەدا نایێت. کەواتە دانان بە مافی خەڵکی ئێران بۆ خەباتکردن لە پێناو ڕووخاندنی ڕژیمی ئیسلامی و سەلماندنی داخوازی ژنجیان ئازادیە. بەڵێ سپاس دەکەین بۆ کاکنەوید بە و نامە تێروتەسەلەی کە نردین بچین ڤیدیۆیەک ببینین دێنەوە خزمەتە.
ئازیزان لەم بەشەدا دێنە سەر نامەیەکی ترکە هاوڕێ سۆڵماس بۆی نردوون. هاوڕێ سۆڵماس نووسیەتی بەبێ ئەوەی کە بچووکترین گومانمان لەسەر ئەو بێ ئەخلاقی کە لە کۆمەلگای سەرمایه‌داری ئەمڕۆدا زاڵ بووە هەبێت، پرسیارم ئەوەیە کە ئایا سۆسیالیستەکان دەتوانن لە پرۆسەی درێژخایانی تێپەڕکردنی سیستم بۆ سۆسیالیزم دوای سیستمی سەرمایه‌داری ئەتوانن بەرامبەر بە پرسی ئەخلاق لە کۆمەلگا کەم تەرخەم بن؟ لێرە زۆر سپاسی هاوڕێ سۆڵماس دەکەین بۆ ئەم پرسیاری کە کردێتی. وەڵامی ڕوون بۆ ئەم پرسیارە نەرێنیە لە سەردەمێکدا کە بێ ئەخلاقی لە هەموو بوارەکانی ژیان و کۆمەلگای مرۆڤایەتی پەرەیسەندووە، نێوەلیبرالیزم و تاکگەرایی بوونەتە ئایدۆلۆژیای حکومڕانی لە جیهان، بناژۆخوازە جۆرا و جۆرەکان گەورەترین دەستکەوتە کولتوریەکانی مرۆڤایەتیان خستۆتە مەترسیەوە و گەندەڵی دزی و درۆ بە شێوەیەکی بەرفراوان بڵاوبۆتەوە. پارێزەرانی ئەم سیستم و مناسباتە گەندەڵە دەبێت ئاخرین کەسانێ بن کە باسی ئەخلاق لە کۆمەلگادا دەکەن. بە بڕوای ئێمە خەباتی ئەخلاقی هێزە سۆسیالیست و پێشکەوتن خوازەکان پێویستە لەگەڵ ململانە سیاسیەکان لە هەموو ڕوویەکەوە بەڕێوە بچێت. بڵێ سۆسیالیستەکان و هێزی پێشکەوتووی ناو کۆمەلگا هەموو کات کردەوەیەکی ئەخلاقیان بووە لە پێناو ئازادی و دادپەروەری و سەلماندنی مافی سەرەتایی خەڵکی کرێکار و زەحمەتکێش. ئەم پێداگریە بووەتە ناسنامەیان، هەر بۆیە ناتوانن ئەخلاقی ئینسانی لە بەرچاو نەگرن، چۆن هاوتەری بە لەگەڵ ناسنامەیان کە ئاماژەمان پێکرد. زیاتر لە هەموو هێزێکی سیاسی دیکە زیانیان لە بێ ئەخلاقی کۆمەلگای سەرمایه‌داری بەرکەوتووە. بەڵام ئەبێ ئەوەش بڵین کە بە هۆی هەڵەی خوێندنەوەی تیۆری سۆسیالیزمی زانستی ئەخلاقیان بە ماڵی بۆرژواکان و وردە بۆرژواکان زانیوە. هەروەها باوەڕیان بەوە کردووە لەگەڵ ڕووخانی سەرمایه‌داریدا بێ ئەخلاقیش نامێنێت و هەر بۆیە لایەن وایە مامەڵەکردن لەگەڵ ئەخلاق لە سەردەمی سەرمایه‌داریدا جگە لە کات بە فیڕۆدان هیچی تر نییە. ئەم جۆرە ڕێبازانە بێ ئاگان لەوەی کە گەیشتن بە سۆسیالیزم جگە لە پێویستی بەبوونی هێزێکی شۆڕژگەر پێویستی بە کەسانێکی با ئەخلاق و پابند بە ئەخلاق هەیە، چۆن غێری ئەوە ناتوانن لەگەڵ ئەخلاقی گەندەڵی سەرمایه‌داری بربەرەکانی بکەن. بەڵێ هاوڕێ سۆڵماس، ئێمە لە درێژەدا دەڵێن جگە لەوەش بۆ چوون هەیە کە تەنیا پشت بە ئامانجێک کە لە کۆتاییدا بە دەستی بێنن دەبەستن، بۆیە هەر ئامرازێک کە بە ئامانجەکەیانەوە نزیکیان کاتەوە پاسا و هەڵگری دەزانن. لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە کە ئایا هێزە پێشکەوتن خوازەکان دەتوانن هەمان ئامرازە خاڵی لە ئەخلاق بەکاربێنن کە ڕاستڕەوە تونڕەوەکان و فاشیستەکان و بناژۆخوازەکان بەکاریان هێناوە و بەکاری دێنن؟ دیارە نە، چون بەڕەچاوکردنی هەمان ئەخلاق ناتوانن بە ئامانجەکانی خۆیان بکەن. گەیشتن بە ئامانج بۆ سوسیالیستەکان ینی گەیشتن بە بەختەوەری ئینسان، ئەخلاقی تایبەت بۆ خۆی گەرەکە کە ئینسان و مافی ئینسان تێیدا مێحوەرە و بە تەواوی گیان دەکاتەوە لە ڕەوشت و ئەخلاقی داسەپاو بەسەر کۆمەلگاکەدا. بەکردەوە چەپەکان لە جیهاندا لە گەورەترین خەباتکارانی دژ بە فاشیزم، ڕاستڕەوە تونڕەوەکان کە ماف و حرمەت و کرامەتی ئینسان لایەن بێبایەخە هەرچەندە بەداخەوە لە بەشە جیاوازەکانی جیهان بڕێک لە سۆسیالیستەکان بوون کە بە ئامانجێکی جیاوازەوە کردەوەیکی بێ ئەخلاق و تەنانەت تاوانکاریەکی هاوشێوان بەکارهێناوە و هێرشیان کردوێتە سەر بیرۆکەی سۆسیالیسم. چەپجگە لە بیرۆکە و ئامانج و ئەنجام دەبێت لە کردار و ڕفتارەکانیشیدا جیاواز بێت و جگە لە باوەڕمەندبوون بە ئەنجامی ئەخلاقی دەبێت پابند بێت بە باوەڕمەندبوون بە ئەرکە ئەخلاقیەکان، ئەگینا چەپ و سوسیالیست نییە. پابندی بە بنەما ئەخلاقیەکان هەم لەسەر ئاستی کۆمەلگا هەم لەسەر ڕێکخراوەکان تەنانەت لەسەر تاکیش زۆر گرنگە. بەرەنگاربوونەوە لەگەڵ کارزانەوەکانی بێخلاقی و بەرزکردنەوەی ئاستی خۆشیاری کۆمەڵایەتی لەسەر کۆمەلگا هاوکات لەگەڵ بوارە جیاوازەکانی خەبات و سێکۆشان یەکێکە لە پێشمەرجە گرنگەکانی تێپەڕبوون بۆ کۆمەلگایەکی دوای ڕووخانی سەرمایه‌داری و ڕۆڵێکی بنەڕەتی هەیە. بنەما ئەخلاقیەکان لە ناوخۆ لە ناو حزب، سندیکا، ئەنجومەن و ڕێکخراوە جەماوریەکان کە مافی ئینسان بۆ ژیان و بۆ ئازادی ڕەچاوکات ڕێگری لە گەندەڵی ناوخۆی دەکات کە نمونەی زۆرمان بینیوە. ئەرکی سۆسیالیستی پابند لەسەر ئاستی تاگڕوونە و لە بۆچوون و ڕەفتاری ڕابردوو ئێستای خۆی بەرپرسیارە.
بە سەرنجدانی خێرا لەسەر نووسین و لێدوانی هەندێک بەش لەو بزوستنەوە چەپانەی کە لێدوانیان لەسەر پرسی ئەخلاقدا بووە ئاسان بۆمان دەردەکەوێت کە لە زۆربەی حاڵەتەکاندا کەم تا زۆر هەمان بۆ چوونە کە چاپ پێویستی بە ئەخلاق نییە تەنانەت ناتوانێت باوەڕ بە مافی مرۆڤیش بکات بەرچاو دەکەوێت. لەم چوارچێوەیەدا دەکرێت زۆر چت بوەچرێ دەبێ بزانرێت لە ڕێگای دامەزراندنی زۆربەی سیمادەی جارنامەی جیهانی مافی مرۆڤ چەپ زیاتر لە هەموو بزوستنەوەیکی دیکە خەبات و تێکۆشانیان بۆ کردووە. ئایا ئەم خاڵانە بربەستێکە لە بەردەم خەبات بۆ گەیشتن بە سۆسیالیزم؟ دەبینین وانە. هەر بۆیە بۆ گەیشتن بە ئامانجەکان سۆسیالیستەکان لە هەر هەنگاوەیەک کە ئەخلاقی ئینسانی و فەرهەنگی پێشڕۆ لە کۆمەڵگادا جێبخات پشتیوانی دەکەن. چۆن هەروەک باسمان کرد ئەمە سەر ڕاستترین ڕێگایە بۆ گۆڕینی نەزم و مناسباتێک کە ئەمڕۆ بەسەر کۆمەڵگادا دەسەپەوە. بەڵێ هیوادارین کە هاوڕێ سۆڵماس وەڵامی ئەم پرسیارەت بە دڵ بوو بێت و کەڵکی پێویستیش وەرگیرا بێت. بچینە سەر ئاخرین نامە لەم بەشەدا دەخوێنەوە. ئاخرین نامەیە کە لێرەدا دەخوێنیەوە هی کاکاوانە کە چەند پرسی گرنگی هێناوەتە بەرباس لەوانە هۆی شەپۆلی لە سەردارەدانی بەندکراوان لە ئێران و مەبەستی ڕژیم لەم هەمووە جنایەتە. هەوڵدانی ڕژیم بۆ چاوترسێن کردنی کۆمەلگا و سەرنجام قسەکردن لەسەر ئەوەی کۆماری ئیسلامی لە چی ئەترسێت چی وای لێ کردووە ئەوەندە تونند و تویژی بنوێنێت. کاکاوان نووسیوێتی مانگی ڕێبەندانی ساڵی 1402 کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی لە زیندانی قزل حەساری کەرەج دژ بە ئێدامی 4 بەندکراوی سیاسی و مەسەبی کارزارێکیان دەست پێ کردووە. سێشەممەی هەموو هەفتەیەک بۆ هەڵوەشانەوەی سزای ئێداممانیان لە خواردن گرت. مانگرتنی هەفتانەی بەندکراوانی سیاسی نەیتوانی ڕێگەل لە ئێدامی بەندکراوانی دیکە بگرێت و دەستگای قەزایی بە لێشا و بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکانی لە سێدارەدا. هەڵسوکەوتی ڕژیم بۆ چاوترسێنکردنی کۆمەلگا کاریگەر نەبووە و کارزاری نا بۆ ئێدام ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەیسەندووە. لە ئێستادا 25 بەندی خانەی ئێران پەیوەست بەو کارزارەوە بوون و ئێرانیانی دیاسپۆراش بۆ پشتیوانی لەو کارزارە هەموو هەفتەیەک لە بەردەم باڵێزخانەکانی ڕژیم کۆ دەبنەوە. کاکاوان لە درێژەی نامەکەیدا نووسیوێتی هاوکار لەگەڵ ئەعدامەکان ڕژیم شەڕێکی گەورەی لە دژی ئیسرائیل دەست پێ کردووە و مەبەستی ڕژیم هەر شتێک بێت بە دڵنیایەوە دەیەوێت ڕێگە لە سەرهەڵدانی دووبارەی خەڵک بگرێت و کێشەی ئابووری و کۆمەڵایەتیەکان پشتگوێ بخات. هەرچەند لە ڕێگەی پەرەپێدانی گرژی و ئاڵۆزی بەنیاز بووە سەرنجی کۆمەڵگای جیهانی و ڕێکڵاوەکانی مافی مرۆڤ لەسەر ئاعدامی بەندکراوان بەلاڕێدا ببات، بەڵام بەندکراوانی سیاسی لەوانە وریشە مۆرادی لە ڕۆژی 19 ڕزبەرەوە بۆ پشتیوانی لە کارزاری نەبووی ئاداممانی لە خواردن گرت. ئەو بەندکراوە سیاسیە وێڕای تووشبوون بە چەند نەخۆشی بۆ ماوەی 20 ڕۆژمانی لە خواردنی وشک و چڕگرت. لەو ماوەیەدا چۆلەکانی سیاسی و مەدەنی لە ڕێگەی بەیاننامە و ڕاگەیاندنەوە داوایان لێکرد کۆتایی بە مانگرتنەکەی بێنێت تاکوگیانی نەکەوێتە مەترسیەوە. بەڵام کۆڵی نەدا و بۆێرانە ڕاگەیان کە گەیشتن بە ژیانێکی ئازاد و بەرابەر بەهای ئەیەوێت و ئەو دەمێکە خۆی بۆ پەرداختی ئەو بەهایە ئامادە کردووە. هەرچەند گوشاری کۆمەلگا و داخوازی بنەماڵە دادخوازەکان ئێران لە کۆتاییدا وریشەی بۆ قەنەعەتە گەیان کە کۆتایی بە مانگرتنەکەی بێنێت، بەڵام ئەو بەندکراوە سیاسیە لە پەیامێکدا داوای لە خەڵکی ئێران و جیهان کرد پشتیوانی کارزاری نابۆ سێدارەدان بن و گیانی دەیان زیندانی لە مەرگ ڕزگار بکەن. بەڵێ کاکاوان لە درێژەدا نووسێتی کۆماری ئیسلامی بە درێژایی تەمەنی نیشانی داوە کە هەر کات باڵانسی هێز بە قازانجی کۆمەلگا بگۆڕێت پاشەکشە دەکات. ئامادەکردنی کۆمەلگا لە ڕێگەی پرۆپاگەندای شەڕ باس لە نەتەوەگەرایی و ئێرانی بە هێزی شیعە بردنەسەرەوەی پشکی بودجەی هێزە چەکدارەکان، ئامادەکاری بۆ گرانکردنی سوتەمەنی و بەڕێوەبردننی مانۆڕی بڕانی کارەبا هەموو دەرخەری ترسی ڕژیم لا ڕووخانە. پێشتریش ڕێبەرانی کۆماری ئیسلامی شەڕیان بە نێعمەت ناوبردووە، بەڵام جیاوازی ئەم جاران ئەوەیە کە کۆماری ئیسلامی پێگەی کۆمەڵایەتی لەدەستداوە و ناکۆکی لە نێوان لایەنە جیاوازەکانی ڕژیم گەیشتووەتە لووتکە. کۆمەلگا هیچی بۆ لە دەستان نییەوە چاوەڕێی دەرفەتێکە تا ئەو ڕژیمە کۆنەپەرستە بۆ هەمیشە لە گۆڕ بنێت. بە ئەو مەبەستەش خەریکی خۆڕێخستن و ئامادەکاریە. بەرپرسانی حکوومەت لەو مەبەستە تێگەیشتون و دەیانەوێت بە ئێدامی بەندکراوان و پەرەپێدانی گرژی و ئاڵۆزی لە ناوچەکە کۆمەلگا چاوترسێ بکەن. ئێستا پرسی گرنگ ئەوەیە کە دەور و نەخشی ئۆپۆزیسیۆن
لەم دۆخە هەستیارەدا چییە؟ حیزب و لایەنە سیاسیەکان ئەبێ خۆیان بۆ هەر هەل و مەرجێک ئامادە بکەن وە کەم و کوڕیەکانی ساڵانی ڕابردویان لە ماوەیەکی کورتدا قەرەبوو بکەنەوە. ئۆپۆزیسیۆن ئەبێ متمانەی کۆمەلگا بەدەست بێنن و خەڵک دڵنیا بکاتەوە کە ئالتەرناتیڤێکی بەهێزی بۆ دوای ڕوخانی کۆماری ئیسلامی هەیە و ئەمنیەتی و ئاسایشی خەڵک دەپارێزێت. زۆر زۆر سپاسی کاکاوانیش دەکەین کە و نووسراوی کە نردێتی. هەر لێرەوە زۆر زۆر داوای لێبوردن لەو ئازانە دەکەین کە بەهۆی کەمی کاتەوە نەمانتوانی نامێ و ئازانش بخێنینەوە و لێرەوە دڵنیان دەکەینەوە کە لە بەرنمەکانی هەفتەکانی داهاتوودا هەموو ئەو نامانی کە بەدەستمان گەشتووە لێرە دەیخوێنینەوە پێشکەش بە ئێوەی ئازشی دەکەین. هەر بەو جۆرەش گەشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. دووبارە چاوەڕێی نامە و ئیمێل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بن. ماڵەوە.